بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته أجمعين. يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. برایانی ئاسیز لا زنجيرە باسەکانمان لا زنجيرەی ئادابە شەرعیەکان ئەمڕۆ ئینشاء الله لە خزمەتتانە باسی ئەدەب ئەکەین لەگەڵ هاوڕێ و برادەرە. برادەری و هاوڕێتی یەکێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار لەسەر بەندەکانی. ئاینی پیرۆزی ئیسلام چەندین حەق و ماف و ئەدەبی داناوە بۆ ئەوەی برایەتی و هاوڕێتی بە بەردەوامی بمێنێتەوە بۆ خۆشەویستی و تەبایی لە نێوانە بەردەوام بێ. یەکێک لەو ئادابانەی کە هەیە هەوڵ بدرێ ئەو هاوڕێتیانەی کە دروستیەکەین لەبەر خاتری خوای پەروەردگار بێ، یعنی ئیخلاسمان هەبێ لە هاوڕێتی کردنە. هەر هاوڕێیەکە گرین هاوڕێیە بگرین کە بۆ خوا بێ، چونکە هاوڕێتی ئەگەر لەبەر خاتری خوا بێ بەرهەمەکەی تەنها بۆ دنیا نابێ، بەڵکو بەرهەمەکەشی بۆ قیامەتە بێ. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لەو حەدیثە صحیحە ئەفەرمێ: سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. یەکێک لەوانە رجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه. حەوت جۆر کەسن لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری خوای پەروەردگاران لە کاتێکە کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر. سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر. حەوت جۆر کەس. یەکێک لەو حەوت جۆر کەسە دوو کەسن یەکیان خۆشەوێ لەبەر خاتری خوا، لەبەری خاتری خوا ئەگەن وە یەکتری لەبەر خاتری خوا لە یەک جیا بنەوە. ئەوانە یەکێکن لە حەوت کەسەکەی ژێر سێبەری خوای پەروەردگار. دووهەم خۆشەویستەکانم هەوڵ بدەین هاوڕێ هەڵبژێرین، چونکە بەڕاستی هاوڕێ وەکو عەرەب ئەڵێ الصاحب ساحب، وتویانە صاحب یعنی هاوڕێ، ساحبە یعنی ڕاتە کێشێ، ئیتر یان بۆ چاکە یان بۆ خراپ. صاحب ساحب یعنی ڕات ئەکێشێ، سەحب دەکا یان بۆ خراپە یان بۆ چاکە. الأخلاء يومئذ بعضهم لبعض عادو إلا المتقين. لە ڕۆژی قیامەتە هەرچی هاوڕێ و دۆستە یەک گشتیانە بنە دوژمنی یەکتری لە ڕۆژ قیامەتە، چونکە پەنیان بە یەکەدا، ئیلا ئەوانەیان نەبێ کە متەقین لە خوا ترسن شانازی بە یەکەوەکەن. لە حەدیث هاتووە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ: المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالف. هەر یەکێک لە ئێوە لەسەر دینی برادەرەکەیەتی. هاوڕێکە حتا لە دنیاش ئێمە بە هاوڕێکانمانەوە ناسرین. فلانە کەسی هاوڕێی فلانە کەس یەکسەر. ئینسان لەسەر دینی برادەرەکەیەتی. جا بە بزانن کێکەنە برادەری خۆتان. کوردی خۆشمان پێشینانی خۆشمان فەرمویانە دووگا لە دۆڵێکا بێ ناچنە پێستیەک، بە تەئکید ئەچنە خویەک. سێم خۆشەویستەکانم ئینسان کە هاوڕێتی کەسێکی کرد حەقی بدە، زوڵمی لێ نەکە، مافەکانی جێبەجێ بکە. پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم فەرمێ: مسلمان برای مسلمانە، زوڵمی لێ ناکە، پشتی چۆڵ ناکات، بە کەمی نازانێت، بێ قیمەتی ناکە. تۆ کاتی هاوڕێتی کەسێکەکەی ئەبێ بەرزی کەیتەوە، ئەبێ شیرینی کەی، ئەبێ سەربەرزی کەی، ئەبێ لە کاتی پێویستیە یارمەتی بدەی، هاوکاری بیت، دوعای بۆ بکەی لە پاشە ملە، ئەبێ ئازاری نەدەی تا بۆ تەکرێ، بە ئازار لەلایەن تۆ نەبێ. ئەگەر چی حتا خەبەرێکی ناخۆشی پێن مەدە. ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ منت خۆشەوێ قەت مەیە پێم بڵێ وەڵا فلانە کەس لە دەشت و باسی تۆی کرد، مەیڵێ
تۆ منت خۆش ناوێ باسی مەکە بۆ ئەو کابرا قسەیەکی کردێ و ڕۆی ئەگەر باسی کەی بۆم زۆر زۆر ناخۆشە لە دڵما ئەمێنێ لەوە چێ 10 ڕۆژ پێوە بتلێمەوە لەوە چێ 10 ڕۆژ پێوە بتلێمەوە ئەوە جایە خۆم بچمە سەریا بەس ئەوەی جات من نەچوومەتە سەریا تۆ بۆمی باسەکەی ئەگەر خۆشم تێ بۆمی باس مەکە ئەگەر هاوڕێکەتت خۆشە ستریکە یعنی مێ لە نوقسانیەکانی خەڵک پێی بزانێ بەقەدەر توانە ستریکە. چوارەم دائما با گومانی باش بە هاوڕێکانمان ببین و جاسوسیشان بەسەرۆ نەکەین. من و تۆ کە بڕیارماندا ببین بە هاوڕێ ئیتر ئەسڵ وایە گومانی باش بە یەکتری بووین ئەسڵیش وایە جاسوسی بەسەر یەکۆ نەکەین یعنی نەگەڕێن بە دوای نوقسانی یەکتریە ئەگینا بە کەلکی برادەری نایەین بەڕاستی گومانی خراپ دڵەکان تێکەدا و پەیوەندیەکانیش هەڵەوەشێنێتەوە پێنجەم نصیحەت طبعا نصیحەتکردنی یەکتری دوو هاوڕێکە بنە هاوڕێ یەکتری نصیحەتکردنەکان با بە نەرمی بێت و بە سڕیش بێت. طبعا ئێمە مرۆڤ بێعیب نییە حتا تەنانەت عالمەکانیشمان مەلایەکانیشمان هەر بێعیب نین مەلایش بێ هەڵە نییە هێشتمان کەسمان مەلایکە نیمان هەمومان مرۆڤیش پێغەمبەری خوا فەرمێ كل بني آدم خطأ. باش کاتی ئێمە عیبمان هەیە و نابێتیش هەر یەکێک ئەگەر عیبێکی بێتە تو واز لە هاوڕێتی بێری نەجاری وایە هاوڕێکەت چاکە بەس عیبێکی هەیە ئەی باشە ئەگەر عیبێکی بێ چی بکەین ئەبێ ئامۆژگاری بکەی بە نهێنی ناو خەڵکانە نەیشکێنیتەوە. پێشینان وتوانە من وعظ أخاه سرا فقد نصحه وزانه ومن وعظه علانية فقد فضحه وشانه. وتوانە هەر کەسێ ئەگەر ئامۆژگاری برادەرەکەی بکە بە نهێنی ئەوە ئامۆژگاری کردووە و جوانی کردوتەوە بەڵام هەر کەسێک ئەگەر ئامۆژگاری هاوڕێکەی بکە بە ئاشکرا لە ناو خەڵکە ئەوە حەیای بردێ و ناشرینی کرد. شەشەم چاوپۆشیکردن لە هەندێک کەم و کورتی. بەڕێزان ئەبێت جارجار خۆمان لە یەکتری گێلکەین ئەڵێ خۆت گێلکە ئەڵێ سەییدی قەوم ئەو کەسەیە کە سەییدی قەوم ئەو کەسە نییە کە گێل بێ قەت بینیتانە گێل بێتە ڕئیسی عەشیرەت قەت گێل نابێتە ڕئیس عەشیرەت بەڵام ئەی ڕئیس کێیە ڕئیس ئەو کەسەیە کە خۆی گێلەکە یعنی عیب و نوقسانی قەومەکەی خۆی ئەبینێت بەڵام بەسەریاچێ ئەی بینێ گوێنی پێدا بەڵام کەئەنەو نەیداوە ئەوانە بنە گەورە. دائما ئینسان ئەگەر هەموو شتێکی بچوو گەورە کاتەوە ئەوە قەت نابێتە برا گەورە ئەوە برا گەورەیە کە هەموو شتێکی گەورە بچووکە کاتەوە. ئەم قسە بیکەنە حەڵقە بیکەنە گوێتان برا گەورە کەسێکە کەشتی گەورە بچووکە کاتەوە نەک شتی بچوو گەورە کاتەوە. ئەمە زۆر مهمە چاوپۆشی زۆر گرنگە زۆر. حوتەم پاراستنی نهێنیەکان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر برادەرێکت کاتی قسەت بووە کە ئەگەر ئاوایەکە کرد ئاوا سەیرێکی ئەم لاولای کردەوە بزانەوە نهێنیە ئیتر باسی مەکە حتا بان نەیشڵێ حاجیان ئەوە من نهێنیە کە بۆ تۆ باسی دەکەم ئاوایەکە کرد یا دەستی کرد برتی ئەولاوە یعنی ئەوە نهێنیە ئیتر پێویست ناکە ئیتر نابێ باسی کەی ئەوە ئەمانەتە ئیتر ئەگەر تۆ هاوڕێیەکی ڕاستەقینەی چونکە بڵاوکردنەوەی نهێنی برادەرەکەت خیانەتە و ئەمانەتیش طبعا ئەساسی برادەریە. هەشتەم بەڕێزان ئیثار واتە هەندێک جارەیە حەقی خۆت ژێرەخی حەقی ئەو پێشەخی لە کاتێکا کە تۆ ئەسڵەن وایە حەقی خۆت لەبان بێ و حەقی ئەو لە ژێر بێ هەر وایە گشتمان وایە ئیسا ئێمە وەر باوکو دایکیشمانە خوا فێرمانەکە لە قورئانە لەسەر زمانی پێغەمبەرەکان ربی اغفر لي ولوالدي ناجە ربی اغفر لي والدي ولي خوایە لێم خۆش بەو لە دایک و باوکم خۆش حتا دایک و باوک بەلەوە خۆت ئەخیتە بەردەم خۆت ئەخیت بەڵام هەندێک جار هەیە هاوڕێتی پێویستەکە قوربانی بۆ بدەیت
پێویستەکە جاری وایە ئەو بخەیتە سەر فەزڵ دەیتە سەر خۆتە. ئەوە خوای تعالی لە قورئانی پیرۆزە باسی ئەنسارەکە کە ئەنسار قومێکی زۆر مهم بوون. خوای تعالی باسیانەکە فەرمێ ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. ئەنسارەکان ئەوانەی کە پشتیوانیان لە پێغەمبەر و لە مهاجرین کرد ئەفەرمێ ئەوانە جاری وایە بۆ ئەوانیانە خستە پێشی خۆیان. جا لە برادریشە زۆر گرنگە تۆ ئەگەر برادرێکت بینی جاری وا هەیە ئەوی وەخت باسی سێ سەحابە ئەکەن لە جەنگێکە زامارە بن. باسی سێ سەحابە ئەکەن لە جەنگێکە زامارە بن. یەکێک باسێکە ئەڵێ من ئاوم بۆیان برد هەر سێکیان هاواری ئاویانە کرد چونکە خەریک بۆ ئەخنتیان. ئەڵێ کاتی ئاوەکەم برد بۆی ئەمیان وتی بیدە ئەوان لە من زەرورترن. ئەڵێ بردم بۆ ئەوی تریان وتی بیدە ئەو زەرورترە. ئەڵێ تا ڕۆیشت مەلا ئەو مرد لە تینە مرد کە گەڕیام و ئەمی ترشیان مرد کە گەڕیام و ئەمی ترشیان مرد. ئەیسەی کە سوبحان الله، یعنی هەر سێکیان لە مردن هەبوون بەڵام ئەم ئەوێ قسە پێشی خۆی ئەوێ قسە پێشی خۆی. هاوڕێتی ئەبێ وابێ، ئەگەر هاوڕێتێکی ڕاستەقینە بێ ئەبێ ئەو شتانەی تیابێ نەک گشت جارێ بەس زۆر جار ئەوەی گەرەکە. نۆیەم بەڕێزان هەواڵپرسینی یەکتری ئێتکەی هاوڕێیەکین ئەگەر ئێمە هەواڵێک نەپرسین 2 ساڵ 3 ساڵ جارێ یەک بدوینین چۆنی باشی ئەحواڵت باشە ئەمە کەی ڕاست. هاوڕێ ئەوەیە کاتێک کە لێتە قەومێ بێتە دەم تۆ کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باس 5 حەقمان بۆ کە هی برای مسلمان لەسەر برای مسلمانی خۆ هی گشتی نییە. ئیسا ئەم 5 حەقا هی هەمووان نییە، ئەمە هی برادرەکانە لەسەر یەکتری. ئەوانەی کە ئەبنە هاوڕێ ئەگەر کابرا نەخۆش کەوت ئەبێ بڕۆی سەری لێدەی، ئەگەر مرد بکەویتە شوێن جەنازەکەی. ئەمە خۆ بۆ عام نییە، ئەمە بۆ هاوڕێکانە. یعنی من و تو کە برادرین خۆ عامی خەڵک ئەگەر هەر کەسێ نەخۆش کەوت و هەموو 2 ملیار مسلمان هەیە بڕوا سەری لێدان نا. باسی ئەو کەسانە کە نزیکن لە یەکەوە حەقیانە بەسەر یەکەوە. ئەگەر گەیشتەی ئەم پێشا سەلام بکە، ئەگەر ئەو سەلامی کرد ئەم یەکسەر وەڵامی بداتەوە، دوعای بۆ بکە. یعنی تر ئەو حەقەکانی تریش کە گشتان دەیزانن. دەیەمیش خۆشەویستەکانم سەبرگرتن و ئارامگرتن لەسەر هەندێک تەبیعەتی یەکتری. ئێمە گشتمان تەبیعەتی کەم و کورتیمانتیایە، هەیە تووڕەیە، هەیە خاو خلیجە تەلەفۆنی بۆکەی تاقەتی نییە جارێکان خاو خلیجە تەبیعەتی وایە، هەیە زوو هەڵەچێ. سەبرمان هەبێ لەسەر عیب و نوقسانی یەکتری. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئیماندارەی کە تێکەڵی خەڵکەکە و ئارام ئەگرێت لەسەر ئازارەکانیان زۆر لەو مسلمانە باشترە کە تێکەڵی ناکا و دوور ئەگرێت، یعنی وەکو تەحملی ئازاری خەڵک ناکا. بە کورتی و بە پوختی برایەتی و هاوڕێتی لە پێناوی خوا، یعنی ئەو هاوڕێتی کە ئێمە پێڵین برایەتی دینی یەکێکە لە گەورەترین عیبادەتەکان و بەردەوامیشە. ئەگەر ڕاست بۆ خوا بێت بەردەوامە هەتا قیامەت. لە قیامەت شا بەرهەمەکەی ئەخۆی خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە بە جوانی هاوڕێتی یەکتریەکەن و حەق و مافەکانی یەکتری جێبەجێکن و ئەو پەیوەندیەی هەیانە لە نێوان یەکتریە ئەیکەنە پردێک بیان پەڕێنێتەوە بەسەر جەهەنەما بەرەو بەهەشت و بیان گەیەنێتە لیقای خوای پەروەردگار. خۆی بخاتن ناو جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، هیدایەتمان بدەی. ئامین.